שמעתי את נפתלי בנט. לצערי הוא שוב מוליך שולל את הציבור. دوای شکستی دەسەڵاتی بنیامین ناتەنیاهۆ ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل ڕێککەوتن لەسەر دوورخستنەوەی ناوبراو لەسەر کورسی دەسەڵات و پێکهێنانی حکوومەتێکی نوێ لە بەرامبەردا بزوتنەوەی حەماس هەڕەشە دەکات ئەگەر دووبارە جەنگ هەڵبگیرسێتەوە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن. پارتی ئێرەدا هاتووە بە سەرۆکایەتی یائیر لەبید لەگەڵ پارتی ڕاستڕە و بە سەرۆکایەتی نڤالتی بێنێت ڕێککەوتن لەسەر دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی ئیسرائیل پاش ئەوەی هیچ لایەنێک ئامادە نەبوو لەگەڵ بەنیامین ناتەنیاهۆ سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل حکوومەت پێک بهێنێت. سەرەڕایەوەی زیاتر لە ڕکابەرەکانی دەنگی بەدەستێنا بوو. ڕێککەوتن لەسەر دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی ئیسرائیل پاش ئەوەی هیچ لایەنێک ئامادە نەبوو لەگەڵ بنیامین ناتەنیاهۆ سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل حکوومەت پێک بهێنێت سەرەڕایەوەی زیاتر لە ڕکابەرەکانی دەنگی بەدەستێنا بوو. هەردوو پارتەکە توانیان بگەنە ڕێککەوتن بۆ دروستکردنی حکوومەت پاش ئەوەی پشتیوانی لیستی عەرەبیان بەدەستێنا بە سەرۆکایەتی عەباس مەنسوور بەرامبەر بە پەیمانی باشکردنی دۆخی دانیشتوانی عەرەبەکانی ناوقەوارەی زایۆنی. بڕیارە لە ماوەی هەفتەیەکدا کنێستی ئیسرائیلی دەنگ لەسەر حکوومەتەکەی و دوو پارتە بدات کە بە هاوبەشی حکوومەت پێک دەهێنن. بەڵام سەرچاوەکانی هەواڵ باز لەوە دەکەن کە یاریڤ لاڤین سەرۆکی کنێست کە لایەنگری ناتەنیاهۆیە دەنگدان لەسەر پێکهێنانی حکوومەت دوا بخات بۆ دووشەممەی هەفتەی داهاتووتر لە پێناو ئەوەی ناتەنیاهۆ بتوانێت دەنگی بەشێکی ئۆپۆزیسیۆن بەدەست بهێنێت لەو ماوەدا بۆ دروستکردنی حکوومەتەکەی. پسپۆرانی سیاسی پێیان وایە حکوومەتی داهاتووی ئیسرائیل لە هەموو دۆسیەکانی تایبەت بە دۆزی فەڵەستین و دۆسیەکانی ناوخۆ بە کەم ئەندامی لەدایک دەبێت. لەگەڵ ئەوەشدا دەوترێت هەردوو پارتە ڕاستڕەوەکە ڕەوتی توندڕەویان بەسەردا زاڵە. نڤالتی بێنێت سەرۆکی پێشبینی کراوی داهاتووی حکوومەتی ئیسرائیل کە بەوە ناسراوە پشتیوانی لە دروستکردنی ئۆردوگای زیاتری جوولەکە نشینەکان دەکات و دژی دامەزراندنی دەوڵەتی فەلەستینیە. لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا هەڕەشەی ئەوەی دەکرد کە ئەگەر پێویست بکات جەنگ لە بەرامبەر لوبنان و غەزا هەڵدەگیرسێنێت و هێرشی سەربازی ئەنجام دەدەن ئەگەر ئەو جەنگە بش بێتە هۆکاری هەڵوەشاندنەوەی حکوومەتەکەی. ئەگەر حکوومەتی نوێی ئیسرائیل توانی متمانی کنێست بەدەست بهێنێت بێنێتی تەمەن 49 ساڵ سەرۆکی دەبێت تا مانگی ئەیلولی 2023 پاشان لەبیت ماوەکەی دیکە سەرۆکایەتی حکوومەتی قەوارەکە دەکات. لە بەرامبەردا یەحیا سنوار سەرۆکی بزوتنەوەی حەماس لە کەرتی غەزا لە لێدوانێکی نوێدا ڕایگەیاند سەرڕای ئەو ئابڵۆقە توندەی لەسەر کەرتی غەزەیە توانیمان قەوارەی ئیسرائیل ئاوەژوو بکەین و بە چۆکی دابێنین. هێشتا توانای ڕاستەقینەمان نیشان نەداوە ئەوەی شاردومانەتەوە زۆر گەورەترە لەوەی لە جەنگی مانگی پێشوو بەکارمان هێنا. سنوورا جەختی لەوە کردەوە کە دوژمن نەیتوانی ئامانجەکانی بەدی بهێنێت و تەنها سەداسی تونێلەکان زیانیان پێگەیشتووە و 90 چەکداریش بە هەموو هێزە جیاوازەکانی ناو غەزا شەهید نەبوون. لە کاتێکدا ئیسرائیل بەرنامەی ئەوەی هەبوو 10,000 چەکدار شەهید بکات لەو جەنگەدا. لە کۆتاییدا سنوار جەختی کردەوە ئەگەر ئیسرائیل دووبارە جەنگ هەڵبگیرسێنێتەوە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی دەگۆڕێت و ئیسرائیل بەرگەی هەر هێرشێکی ڕاستەقینە ناگرێت کە ئەم جارە بکرێتە سەری.